بەڵێ سڵای خی گەورە لە تۆ لە تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پێم پێشەن کەمێک پێشێستا بە ئامادەبوونی زۆربەی ئەندامان و سەرۆک و جێگیری یەکێت تۆپی کوردستان خەڵاتی دەتوانین بڵێن قەلغانی خولی لاوانی نایبی کوردستان بۆ وەرزی 2019-2020 بە یانەی پێشمەرگەی هەولێر درا دوای ئەوەی کەەوە لە سیویەکی 2020 ئەو یانەیە بۆ پاڵەوان دوای 479 ڕۆژ تیپەکە ئەو خەڵاتی پێبەخشرەوە مەدالیای پاڵەوان بوونیش بە یاریزانەکان درا ئەمەش دوای ئەوەی کەەوە تیپەکە توانی لە کۆتا هەفتە نازناوەکە بۆ خۆی یەکلا بکاتەوە و لە هەمان کاتیشدا موسا فارقەوە گۆڵپارێزی تیپەکە بوو بۆ باشترین گۆڵپارێز و وەروە سەنگەر جەباریش کە یاریزان یانێ کۆی بوو گۆڵکاری خولەکە بوو بەدە گۆڵ ئەویش خەڵاتیان پێدرا من ڕاستەخۆ دەچمە لای گۆڵپارێز یانەی پێشمەرگە هەولێر کە ئەو کات گۆڵپارێزی لاوان بوو ئێستا لە تیپی یەکەمە دەتوانین بڵێن وەرزشتان بەرەو بەڕێکردن بێت چه هەستێکت هەیە هەرچەندە خەڵاتکردنتان تاخیر بوو بەڵام ئێستا کە خەڵاتەکەتان وەرگرت چه هەستێک پێشەکی بەخێراتم دەکەن کاک حوسێن بیدایەتی دەمەوێتەوەی باس بکەم ئێوە لە ڕووماڵی خولی لاوانی کوردستان ڕۆڵێکی باڵاتان بوو نمونەی ڕاگەیاندن بەڕاستی لە کوردستان بەنای خی گەورە مێرەبان بەڕاستی هەوڵماندبوونێکی زۆر ئەوڕۆ کاسەمان بەدەستینا ئێمە ساڵ و نیوێک دەبێت پێش ئێستا لە خولی لاوان توانیمان بینە پاڵەوان کە لە ئاخیراریدا لەگەیانی ئاڵە توانیمان براوە بین سوپاسی دەستەی ئیدارە و سوپاسی کادری تەدریبی دەکەین بەڕاستی کە زۆر زۆرماندی بوون بەو یاریزانانە سوپاسی ئەم یاریزانەکان دەکەین یاریزانەکان و زۆر زیادیان سرف کرد تاوەکو بینە پاڵەوان توانیمان مێژوویەک بنووسینەوە کەوا لاوانی پێشمەرگای یەکەم جارە بێتە پاڵەوان هەمان ڕێچکەی خەتیەکی گرتە بەر هیوای سەرکەوتن بۆ گشت یاریزانەکان دەخوازم دەستی ماندبوونیان دەگوژم کە توانیان ڕۆڵێک کارگەریان بی لە بەدەستنانی نازناوەکە سپاس بۆ بەش سپاس سەرکەوتوو بن سپاس بۆ ئەوەی کەەوە ماندبوونی ئێمەشتان لەبیر نەکرد پێشەنگ وەکوەوەی کاک موسا کە باسی کرد پێیان تاکە کەناڵ بووکەوە لە ڕووماڵی خولەکەەوە لە ڕووماڵی کۆتا هەفتەش و لە ڕووماڵی پاڵەوانبوونی پێشمەرگەوە لە ڕووماڵی وەرگرتنی نازناوەکەش تاکە کەناڵ بوو کە ئامادە بوو ئەمڕۆ شەر بە هەمان شێوە